وحشەتی حاکمانی ئیسلامی لە بزوتنەوەی ڕوو لە گەشەی دادخوازان. مەئمورانی ڕژیم ڕۆژی 21 مانگی جۆزەردان بە شێوەی چەکدارانە هێرشیان کردە سەر کۆبوونەوەی ئاشتی خوازانەی ڕێزگرتن لە یادی کیان پیرفەلەک لەسەر گڵکۆی لە ساڵڕۆژی لەدایکبوونیدا. ئەوان لە ئاتەشبیاری بێهەوساری خۆیان بوونە هۆی گیان لە دەستانی پویا مەولایڕات، کوڕە مامی ماهمونیر مەولایڕات، دایکی کیان و مەئمورێکی پۆلیس. کیان پیرفەلەکی 9 ساڵە کە ئێوارەی ڕۆژی 25 مانگی ڕەزبەر و لە گەرماوگەرمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لە ئیزەی خوزستان لە ماشێنی خۆیاندا لە بەرچاوی دایکی بە تەقەی ڕاستە و خۆی مەئمورانی ڕژیم گیانی لەدەستا. قەتڵی حکوومەتی ئەم منداڵە بێدیفاعە کاردانەوەی نێوخۆیی و دەرەکی بەرینی لێکەوتەوە بوو بەهۆی زیاتربوونی قین و نەفرەت لە کۆماری ئیسلامی. کاربەدەستانی ئیتلاعاتی ڕژیم دەنگۆیان بڵاو کردەوە کە کیان لە تەقەی بەوتەی ئەوان تێرۆریستەکاندا کوژراوە. ئەوان بە هەڕەشە و تەماع و بەرنان هەوڵیاندا بنەماڵەی کیان و بە تایبەت دایکی وادار بکەن ئیدعای بێبنەمای پەروەندە سازانی ئیتلاعاتی تایید بکات. بەڵام ئەم دایکە بوێرە لە بەرامبەر ڕاگەیاندرەکاندا وتی کە مەئمورانی ئەمنیەتی بەبەر چاوی خۆیەوە منداڵەکەیان کوشتووە و بەم جۆرە درۆکانی ئیتلاعاتیان لە قاودا و ڕسوایان کردن. ئەو بە شوێنیدا لە شێوە کەمپینێکدا بەکردەوە دەستیدایە داکۆکی لە شۆڕشی ژینا و پەرەدان بە ئیستلاحی ڕژیمی منداڵ کوژ کە تایبەتە بە کۆماری ئیسلامی. خەڵکی ئازادی خواز لە چەند شار لە دەروەی وڵات و لە شاری ئیزەی خوزستان ڕۆژی 21 مانگی جۆزەردان و لە ساڵڕۆژی لەدایکبوونی کیاندا یادی ئەم هێمای بێتاوانیان ڕێز لێگرت و بزوتنەوەی دادخوازیان بەیەستر کرد. پیلانی کوشتنی کوڕەمامەکەی ماهمونیر و مەئمورەکەی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی بزوتنەوەی دادخوازی و تۆڵەکردنەوە لە دایکی کیان پلان ڕێژی کرابوو. نورنیوز ڕاگەیەنەری نزیک لە شۆڕای باڵای ئەمنیەتی نەتەوەی ئێران شەوی 21 مانگی جۆزەردان لە حسابی توێتەری خۆیدا دایکی کیان پیرفەلەکی بە بوار خۆشکەری ڕووداوەکەی ئیزەدای قەڵەم و خوازیاری بەرخوردی توندبەو بوو. ئەم پیلانە باوەش وەک ئەوانی تری هاوشێوەی لەلایەن شۆڕشگێرانەوە بە زەرەری حکوومەتی سەر لێ شێواوی ئیسلامی دەشکێتەوە. وحشەتی ڕژیم لە بزوتنەوەی ڕوو لە گەشەی دادخوازی لە دەست بەسەرکردنی تونند و تیژ ئامێزی 40 کەس لەدایکان و کەسوکاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە ڕێگای گەڕانەوە لە سەقز بەرەو سنەش ئاشکرا بوو. ئەم کۆبوونەوەی لە 19 مانگی جۆزەردان لە سنا دیواندەرە و دێگولانەوە بۆ سەردانی بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە بۆکان پێک هات و دواتر چوونە سەر گڵکۆی ژینا لە سەقز و لەگەڵ ژمارەیەک لە دۆستانی شۆڕش لەوێ کۆبوونەوە. لێرەدا دایکی هەمیشە زیندوو هومەن عەبدوڵڵاهی ڕاگەیاندنێکی بەناوی دایکانی شۆڕش خوێندەوە و دایکی ڕامین حسەین پەناهی گوڵی پێشکەشی بەشداربووان کرد. ڕاگەیاندنی ناوی دایکانی شۆڕش کە ڕاگەیاندنێکیشیان سەبارەت بە شێوەی دەست بەسەرکردنی بنەماڵەی گیانبەختکردوانی بڵاو کردەوە ڕووداوێکی گرینگە لە بزوتنەوەی دادخوازیدا. ئەم دایکانە میراتگەری دایکانی پێشمەرگە و پێشمەرگەی گیانبەختکردوون کە لە سەرەتای دەی 60 لە سنە پێکات. ئەم دایکانە بە بوێری خەباتکارانە و بە لە خۆبردووی شێلگیرانەیان کاریگەریەکی لەبیر نەکراوەیان لە هاوپشتی نێوان بنەماڵەی شۆڕشگێران و پێشمەرگە و بنەماڵەی گیانبەختکردوان بەهێزکردنی پێشمەرگە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ سەرکوتگەرانی داگیرکەر لە کوردستاندا هەبوو. بە شوێن ئەم دایکانەدا بوو کە دایکانی خاوەران، دایکانی دادخواز، دایکانی پارکی لالا، دایکانی 98 و دایکانی کەوتنە خوارەوەی فڕۆکەی ئۆکراینی پێک هاتن. خەباتی دایکانی دادخواز پێشینەی جیهانی هەیە. دایکانی مەیدانی مایۆ لە ئەڕژانتین و دایکانی فلستین دوو نمونەی بەرچاو لەم گۆڕەپانەدا بوون. دایکانی مایۆ دایکان و دایەگەورەکانی 30,000 ئینسانی چەپ و کۆمونیست بوون کە لە ساڵەکانی 1976 تا 1981 لەلایەن ژەنەراڵەکانی کودتاچیەوە کە خاوەنی پشتیوانی ئیمپریالیزمی ئەمریکا بوون ئەشکەنجە کران و کوژران. ئەم دایکە تێکۆشەرانە کە ناوبانگی جیهانیان دەرکرد
لە ڕووخاندنی خێرای نظامی دژی کۆمۆنیست لە پاڵ کرێکاران و ئازادی خوازاندا دەورێکی بەرچاویان گێڕا. دایکانی فلستینیش لە خەبات و ڕسواکردنی ئەرتەشی جەنایەتکاری دەوڵەتی داگیرکەری ئیسرائیلدا هەنگاوی بوێرانیان هەڵێنایەوە و بوونە ئیلهام بەخشی درێژەی خەبات دژ بە ڕژیمی ڕەگەزپەرستی جێی پشتیوانی ڕۆژاوا و لە سەرویانەوە ئەمریکا. بزوتنەوەی دادخوازی لە ئێران لەم 45 ساڵەی دواییدا لەگەڵ بوێری بنەماڵەی گیانبەخت کردوان و بە ڕەوایەتی ئەو کەسانەی بەسڵامەت لە زیندان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی ئیسلامی هاتوونەتە دەر بۆتە بزوتنەوەیەکی سەرتاسەری و ترسی مەرگی ئاژین کردوتە جەستەی سەرانی ڕژیمەوە. خەباتی کاریگەری ئەم دایکانە لە چەند دەهەی ڕابردوودا زەمینە و بواری بۆ کۆبوونەوە و ڕێکخراوبوونیان لە ژێر چەترێکدا فراهەم کردووە.